هاوسەری عزیز و خۆشەویستی کاک ناسر مەرزیە خانمی ڕازازیە کە وش دەنگ خۆشە و هونەرمەندە بزانم گریانێکی ترم بۆ دروستەکەی با گوێمان لە مەرزیە خانم بێت دوایی ئەگەڕێنەوە سندی شات یا ئەو کوکتێلێک کە دروستیان کردووە تێکەڵەوە ساڵاتایەکی خۆش لە هەموو گۆرانیەکان چاو گوێمان لە مەرزیە خانم دەبێت. من ناسر بە یەکێ لە گەورەترین و یەکێ لە کەڵە گۆرانی بێژەکانی ملەتی کوردی ئەناسم و جێگایەکی زۆر تایبەت لە ناو مێژووی گەلەکەی خۆیە هەیەی ناسر. ئەتوانم بڵێم بە جورئەت ئەتوانم بڵێم نمونەی وەک ناسر زۆر کە من لە ناو ملەتی کووردە شاید لە تێعدادی قامکی دەست تەجاوز نەکە. من لە ڕۆژێکەوە ناسرم ناسیوە تا ئەم لەحسەیە کە دانیشم باسی ناسرەکەم. ناسر وەکو ئینسانێکی کورد ئەوەی وا لە دەستی هاتبێ بەرامبەر بە ملەت و نیشتمانی خۆی کۆتایی نەکردووە. هەمیشە لە هەر لەحزە هەر کارە ساتێک لە کوردستان ڕووی داوە، هەر ئاڵوگۆڕێک بەسەر کوردستانە هاتبێ. بەداخەوە ئاڵوگۆڕەکان لە کوردستان هەمیشە بە شێوەی ناخۆش بووە، ئێمە هیچ وەقەت خۆشیمان نەدیوە. ئەوانە تەئسیری ڕاستە و خۆی لەسەر ناسر بووە کە توانیویە ناسر چت بە خوڵقێنێ، گۆرانی دابنێ، سرود دابنێ، شەوانە تا بەیانی بگریێ، بێتاقەت ناوماڵە بێت و بڕوە. ئەو خۆشەویستیەی کوردستان لە دڵی ناسرە بوو بەهۆی ئەوەی کە ئەو ناسرە پەروەردەکا کە ئێستا هەیە. بەخاترەوە ناسر ئینسانێکی متەوازعە، ئینسانێکی سادقە، ئینسانێکی ئاواسە، هیچی لە دڵانیە، زۆر پاکە. پێم وایە ئەو چتە بووە بەهۆی ئەوەی کە خەڵکەکەیش ئەوە تێگەن بۆیە ناسریان خۆشەوێ. و ناسر تا ئەم لەحزەیە ئەوەی وا لە تەوانیان بووە توانیوێتی ئەو وەزیفەیە کە لەسەر شانی بۆ بەرامبەر بە ملەتەکەی خۆی کۆتایی نەکردووە. من زۆر ڕێزی تایبەتم هەیە بۆ ناسر و وەکو ژنێکی کورد هەمیشە بە وەزیفەی خۆم زانیوە ئەگەر کارێک لە دەستی من دێ من بتوانم یاریدەری ناسر بم. لە ماڵ چۆنە ناسر؟ هەندێک بەحسی ماڵ بکە، لە ماڵ چۆنە لەگەڵ تۆ؟ ناسر عادەتێکی هەیە هەمیشە پێ خۆشە دەوری شلۆغ بێ، کەس بە دەوروبەریا بێ، مەسەڵەن میوان بێ بۆ ماڵمان و بڕۆین بۆ میوانی و تۆزێک ئەوە لەگەڵ منە بە عیلەتی ئەوەی کە من کارەکەم ناسر کار ناکە بۆ من زەحمەتە، چون من ئەبێ شەو بخەوم بەیانی هەڵەسم بۆ کارەچم، بەس ناسر کار ناکە بۆی مهم نییە کەی بخەوێ کەی هەڵسێ لە خەو. بەڵام وەکو هاوسەری ژیان ئینسانێکی زۆر دڵسۆزە، زۆر مێهرەبانە. لە ناو ماڵیشە هەتانە سەرگەرمی نووسین و ها لە پای داتا دانیشتگە خەریکی نووسینە، جارجارێک تەلەفۆن مەسەڵەن بکرێ لە تەلەفۆنات دانیشێ زۆرتر بەحسی ئەدەبیە و جارجارێکە کێشێ لەسەر مەسایلی کوردستان بەحسی سیاسیە و خواردنی کوردەواری خۆمانی زۆر پێخۆشە. من ئیتر فێری تەبیعەتی ناسر بووم، ئەزانم حەز بە چیەکە، خواردن دروستەکەم و بانگی لێەکەم تێدانیشێ وەکو مناڵەکانیش باسییان کرد زۆر خۆشخۆراکە ناسر. ئەو وەختە خۆراک کوشتی خۆیە خوا 24 سەعاتە ئەبێ تا ئەو لەحزە ناسر چاویەچێتە خەو ئێمەش وامان لێ هاتووە، چونکە موزیک غەزای ڕۆحی ئینسانە، وامان لێ هاتووە کە ئەبێ حتمما موزیک لە ماڵەوە، یانێ ئەو زەبتە 24 سەعاتە کارەکە بە سیدی بە زەبت گوێچکەمانە پێ جار وا هەیە مناڵەکان نێژن ناسرگیان ئەگەر ئیجازە بەی با ئێمە نەوارێکی مەسەڵەن باودڵ خۆیان خارجی بخەنە سەر زەبتەکە ئەباتە ژوورەکەی خۆی دایانێ لای کامپیوتەرەکەیەوە بۆ خۆی لەوێ عارف جەزراوی حەسەن زیرەک گۆرانی فۆلکلۆرەکان لاوک و حەیران زۆرتر
گوێ ئەگرێ بەوانە جا مەسەڵەن شتێکی تیا ئەبینێتەوە یەکسەر بانگ منەکە مەرزیە ئەڵەم چێ بێ تەرجمەی مەسەڵەن شیعرەکە یا باسیەوەکە. بە چ زۆر خۆشحاڵە بێ لە ماڵە ناسر؟ بەوەی کە من لیباسی کوردی لەبەرکەم، خواردنی کوردی لێ بنم، دەنگی حەسەن زیرەک لە ماڵەوە بێ، مناڵەکانیش لە ماڵەوە بن، پێکەوە دانیشین غەزا بخۆین. زۆر کەیفەکە بەوە، زۆری پێخۆشە. بە چ نەرحەتە بێ؟ ناسر بۆ خۆشت کاک بارزان ئیمڕۆ ئێمە باس هونەرمەندێکمان کرد، من بەڕاستی تا ئیمڕۆ نەمزانێت تۆ چەنێ ئینسانێکی حەساسی، چاوت پڕ بوو لە ئاوە. ئینسانێک سەرکاری لەتە کاری هونەریا بێ ئینسانێکی زۆر جیاوازە، یانێ لەبار ئیحساسیەوە. ئەو چتگەرەوە ئەو نەوع ئینسانانە زوو وەریەگرن، شاید ئینسانی عادی مەسەڵەن ڕۆژێ دوو ڕۆژ بخایەنێت تا وەریگرێ. لەبەر ئەوە زۆر شت هەیە. ناسر زۆر ئینسانێکی حەساس، زۆر دڵناسک، بە بچووکترین چت ئەڕەنجێ، بەڵام لە عین حاڵیشە زووش لە بیریەچێتەوە. ناسر ئاوا ئینسانێکە. دیارە گەورەترین ناڕەحەتی کە تەئسیر ناخۆش و منفی لەسەر ناسر دابنێ مەسەلەی کوردستانە لە دەرەجەی ئەوەڵە. زۆری پێ ناخۆشە وەختێک کە ئەبینێ لە پارچەیەک لە کوردستان زوڵم و نابەرابەری بەرامبەر بە خەڵکە کردێ، ناسر زۆر خەمی پێخوا. دوای شتێکی تریش مەسەلەی غەریبیە. ناسر بە تایبەت لەم ئاخرانەوە من ئەحساسەکەم ئەو نەدڵی ناسکەوە بووەسەوە لە ناو گۆرانیەکانی شائەبینی ماوەیەک لەوە بەرێمە لە لەندەن بووین، من خەریکی سێدیکی تازەم لەگەڵ کاک بورهانی موفتیزادا بووین لە ماڵ ئەوانە. ناسر ئەیوت من میسە پێم خۆشە فەقەت شتی خەمگین بخوێنم، حەزەکەم باسی غەریبی، باسی بێکەسی، باسی وەزعیەتی کوردستان، یانێ ئەو شتانە ناسر بەرەو ئەوانەی کێشراوە. ئیسە زۆرتر جاران زۆرتر پێی خۆش بوو گۆرانی شایی هەڵپەڕکێ، زەوقی زۆرتر بوو، بەڵام ئیسە ناسر ئەو زەوقەی نەما. زۆر جار مەسەڵەن سەعات 2-3 نیمە شەو هاین لە ناو جێگا مەسەڵەن ئەخەفین بەر لەوە ئێمە عادەتمانە کتێ و شتە خوێنینەوە. یەکسەرە بینم ناسر دەسەکا بە گریان، تەوانی تریسا ئازانم بۆ چاگیرێ، بەڵام لەو ئەوای لەو پرسیارمە کرد بڕێ جار نێ پێ خۆش نەوە باسیکە، بەڵام ئێستا بینم مەڵێ تۆ بێژی مەرزیە ئەگەر من ڕۆژێک بێت من بگەڕمەوە بۆ کوردستان، مەرزیە تۆ بێژی من لە غەریبی نەمرم و لێرە خاکم گۆڕەکەم لە وڵاتی غەریبیا بێ. منی شێژم ناسرگیان ناوا نابێ و ئیشەڵا ئەگەڕینەوە بۆ کوردستان و ئەڵێ تۆ چۆن نەزانی؟ ئەڵێ مەزانم. ساڵی 91 ئێمە تقریبان 7 ساڵ بوو لە کوردستان هاتوینە دەرەوە، زۆر بە تاسی کوردستانەوە بووین، مناڵەکانیش زۆر مناڵ بوو ناتبوونە دەرەوە، هیچیان لە کوردستان نازانی. هەر هەمیشە پرسیاریانەکە کوردستان چۆن دیارە، مەرزێ کوردستان چۆنە، ناسر کوردستان چۆنە. ئێمەش هەڵسان ڕۆژێکیان تەسمیم مانگرد و ڕۆشتینەوە بەرەو کوردستان. چوونە ئەوێ من قەت لەبیرم ناچێتەوە. دیارە ئەم ئەحساست گەر ناسرەکەوا من باسیەکەم خۆشم دەستکەمێکم لە ناسر نییە. وەختێکە گەیشتینە ناو خاکی کوردستان لە ئادەنا دەرچوینێمە و گەیشتین بەرەو دیاربەکرە چوین، باوەڕ ناکەن ئەگەر بێژم بانگمەکرد یا هاوارمەکرد لە ناسر سرعەت ماشینەکەت زۆر کە ناسر وەختێ سەیرەکەم سرعەتەکەمان ها لە بان 180 کیلومترە، یعنی ئابۆ نەوعا لە بان 180 کیلومترۆ ئێمە ئەچین بەرەو کوردستان. دەی وەختێ هاتین گەیشتینە ناو کوردستان لە ماشینەکەدا بەزیە خوارە ناسر، مناڵەکان زۆر گەرم بوو هاتنە خوارەوە، یەکسەر ناسر خۆی خست بەسەر خاکەکەی کوردستانە، دەستی کرد بە ماچکردنەوەی خاکی کوردستان. خاکەکەی ئابۆ جۆرە هەڵە گرت و پایسایی بەسەر چاوی خۆیە.
مناڵەکان نەیانزانی بە لە من پرسیایانە کردیان و بۆچی ناسرواکە منیش بۆ خۆمە گریام لەو وەختە نەمەتوانی جوابی پرسیاری مناڵەکان بمە بەڵام خۆم ئەمزانی ناسر بۆ واکە ئەیتە چوونە بۆ کوردستان ئێمە ئەوەندە بەداخەوە لەوێ نەماینەوە 2 هەفتە بوو بەڵام کاتی گەڕانەوەمان شیشەیەکی لە هەو شەقلاوە هەڵگر هاوردی و لەگەڵ خۆی پڕمان کرد لە خاکی کوردستان ئێستش هەر هەیە هەلا ئۆتاقەکەی خۆیە وەسیەتی کردە زۆر جار وتویە مەرزی ئەگەر هاتوو من شتێکم بەسەر هات لێرە ئەوەڵان ئەڵێ حتمن بمنێرنەوە بۆ کوردستان بەڵام ئەگەر هاتوو ئیمکان نەبوو حتمەن ئەوێ خاکی کوردستان تەکما بنێژن